گۆرانی لەسەردا کاکە جەلیلین پێشکەش بە سەرسەنگ و کارزان. ئەی گەریدم ئەی لە ماڵە و ماڵە گەریدم هەی لە ماڵە و ماڵە دێ بە دوای کۆچەکەی گەژاڵە کوشتمی ئای وەردە خاڵە ئەگەر بێی دەست لە گەردن وەردێنمە لە باوەشی خەمی دڵێکم دەڕژێنەوە ئەگەر بێی دەست لە گەردن وەردێنمە لە باوەشی خەمی دڵێکم دەڕژێنە بژی بژی خميل لك مريض